سپێدەی ڕۆژێکی نوێیە، ئاوایی کۆڵ جموجۆڵی تێکەوتووە و کوچە و کۆڵانەکان جمەیان دێت. هەموو ئاژەڵدارەکانی ئاوایی مێگەل و بەرزە وڵاخەکانیان بەرەو قەراغی ئاوایی بەڕێدەکەن. دەنگی زەنگۆڵەی حەیوانەکان و باعەباعی بەرخۆڵەکان سەراپای ئاواییەکەی تەنیوە. شوانەکانیش خەریکی ئامادەکارین بۆ پێچانەوەی توێشووی ئەو ڕۆژەیان. هەمووان پێکەوە بەرەو ئەو شوێنە دەڕۆن کە حەیوانەکان تیایدا جەم دەبن. چەند شوانێک وەکو نۆبە لەوێ ئامادە دەبن و دابەش دەبن. لەلایەکی تریشەوە گاوانەکان لە هەمان شوێن ئامادە دەبن و مانگا و ڕەشە وڵاخەکان لە ئاوایی دوور دەخەنەوە. پاشگەیشتنیان بە دەشت و کێوەکان و تێربوونی ڕانەکانیان، شوانەکان بە دڵخۆشیەوە پشوو دەدەن. لە کاتی دەمکردنی چادا گۆرانی دەڵێن و دەردەدڵی خۆیان دەکەن. کردی سەپای کەوشی دەرێزیێچنێ کردی سەپای کەوشی دەرێزیێچنێ تێتۆ بۆ باوان نازار بێواژنێ تێتۆ بۆ باوان نازار بێواژنێ یاخوا بای شەماڵ دەتوازیز گیان گیانێ بێ بڕوتەوە. ئێمە وەسە چوارە دانەبراین. ئەم چوار دانەبرا تەنزە حیوانداری ئەمە مثڵ نەبینی تایسە لە ئەوایی کۆڵە شاید 4000 سەر تا 4500 سەر حیوانمان بوێت. ئەوەی ئێستا شاید 1500 سەرتر مەسەن بەرغەلی بوێت 400 سەر ڕەشەوڵاخی هەیە. ئەوە سەی گشتی مەسڵ نایسە کردیانە سە شوانیان گرتی لێرە چوار دەسە شوانی هاتیایە هەر شوانێ 600 سەرها لە بەریە مەسەنی وەن دوێنام مەرتە عوشتیان نییە و مەسەن نەوینیەکەنە ناو کژبیا مەسەن حەچی شتێ وایش نییە بخوات وەلێ ئێمە بە سووسێمە چواردە نەبراین. ئەم چواردە نەبرا مەسەن 250 سەر تا 300 سەر حیوانمان هەیە. ئێمە خۆمان قەدیسی بووینەوە دیاری و هاونمەرزە ناو ئەڕبژار خۆمان دروست و حەساوی مەسەن بیکەی ئەم حیوانە دەرامەتی هەیە و نەب مەسەن باخدارێکی بێژی کشاوەرزێ کامڵیش کشاوەرزێ کامڵ نین هەر کار دەرامەت و کار و کاسبیمان مەسەنەوەبانم حیوان و دەرامەت ئێمە مەسەن 4-5 ماڵ 3 ماڵ 2 ماڵی 5 ماڵی کاتێ یەکێک و هەر ڕۆژێ ماڵێکیان نەشنە لای ئەوەی شە سریەکی مەسەنەوینیت یا کەسی نییە یا بێ کەسە یا ناتوانێت مەسەن بچێت لە حیوانەکەی دە 15 ماڵ یەکەگرن و مەسەن شوانێکی بۆگرن هەر 10 ماڵ و 15 ماڵ لێرە تا 40 شەو بەهار مەسەن چوو لە 40 شەو بەهارەوەدا ئیتر شوانێکی بۆگرن و مەسەن 500-600 سەرەکەنە حیوانەکەنە یەکا و ئیتر ئەڕێ بۆ مەرتاع شەشدانگی مەسەن ئێمە شەوینیت هەچیە فکرەکەین و مەسەن ناو هین حیوان ئاواییە جواوگۆ نییە. ئێمە چوار دانەبرایانی سری تێری ناو ئەڕبژار خۆمان و مەسەن هەر ڕۆژێ دانێکمان نشین لای بەرزواس مەسەن خۆم 4 ڕۆژ دێمە لای 5 ڕۆژ دێمە لای یا و براکان ترم 4-5 ڕۆژ دێنە لای شرای حیوانداری ئەمە ئەوە جۆرەس بەهارەوێ شیر بدە مەسەن تێت لای ئێمە 3 مانگی شیر بدە ئەیوات مەسەن ئێنە شیر بدە باخیەکەشی شیری لێ مەسەن کەشکی لێ دروستەکەین ڕۆنی لێ دروستەکەین مەسەڵەن ئەوە ئیمکانات ئین بوێ دی دروستەکەین و بۆ زمسان خۆمان حیوان ئێمە وەختێ بەهاراتە دەرەوە ئەیکێتە ناو مەرتەعا مەسەن تا پاییز وەدەم خۆی لە وەڕێ و ئێمەش ئاڵبژار خۆمانمان هەیە خۆمان ئاڵفوشتەی بۆ خەین ئیتر مەسەن ئاڵفوشتە ناسێنین گەنممان هەز گەنم و مەسەن ئەیهاڕینەوە وەک سۆس ئەیکەینە بەریان سریەکیشی ئەچێ مەسەن ئاڵفەسێنێت ئەچێ مەسەن بۆ ڕەشەوڵا خوشتەچێ گەون تێرێ ئێمە مەسەن سەعات 7 ئێوارە 7 و نیم وشتەی ئێوارە ئەیگوێنەوە ماڵەوە هەم خۆمان هەم ژینمان هەم مەسەن مناڵمان گشتی مەسەن تێکۆشین هەم زەمان مناڵەکان مەسەن تێن شیرەکەیان دۆشن دەگەڕا ئێوارە ئەیانکەینە سەر کامڵ ئەچنە گەور و بەرخەکانی مەسەن هەڵەگرین هەردانێکی مەسەن هەر 10 بەرخ و 15 بەرخەکەینە گەوڕێک بەیانی سوحیشیە
مناڵەکان بەلێمە مەسەڵەن هەڵەسن نیم ساعاتێ بەلێمە هەمە و جۆرە مەسەڵەن ئەیان دۆشن و حیوانەکانی وەختی هاتە دەرۆ ئیتر کار ئێمەی نامێنێت ئێمە تا بەفر و باران بمێنێت ئەچێتەوە ئاوایی بەفر و بارانیش نەما ئیتر مەسەڵەن ئەچێتە کێف و شەو ڕۆژاوە کێف و ناچێتەوە ئاوایی یەک نەفەر دەتوانێت سوڕی باوە ڕۆژاو و شەویش ئەوینە دوو نەفەر ئەگەر حیوانەکەمان دایەبان 300 سەر ئیتر مەسەڵەن تەیمان و شتێ بۆ دروست ناکەین هەر شەوێ مەسەڵەن لە هەر شوێنێ مەسەڵەن منزەرەی خۆشە مەسەڵەن دەوەڕێ خۆشی بوێت شەو لێنا ئەخەفێ ئێنینە پەچۆ ئێمە پەچەی پێژین نازانێەوە شێ پێ بێژین دانێکمان هەر سعات 8:30 ئەخەفێ تا 12 هەڵەسین مەسەڵەن پێژین شەواژۆ ڕایین تا سعات 2:30 لەوە ڕێ و تێتەوە پەچەکە ئەم ڕاو دانێترمانە ئەخەفێ ئەومان نیابانە تا سوح سەڵماڵێکی حیوانی هەیە ئیتر مەسەڵەن کەم یا زیاو 40 سەر 50 سەر 30 سەر 70 سەر 100 سەر ئاو جۆرەسە حیوانداری لایەمە ئەوەی شێوە حیوانی نییە ئەپێشێت لە مەسەڵەن کشاوەرزی و کشاوەرزیش هەستی فرەی هەسە هەستیشی مەسەڵەن کەمەر بە شوشتێشی ناگا مەسەڵەن ڕێت لە دیاتەکان تراشێت زەویزاری شەگرێ مەسەڵەن دووکتی وێ کرێهایی وێ ئاو جۆرەکەنەوەی وا حیوانی نیە ئەوەی شەوە حیوانی هەست ئەپێشێتە حیوانداری و سریەکی 50-60 ماڵێکی حیوانداری تەزمینەکە و کاسوی و دەرامەتی ناوەبانەوە حیوانە ئاوایی کۆڵ لە ناوچەی ساراڵدایە و سەربە شارۆچکەی هەزارکانیان و قەزای دیواندەرەیە ژمارەی دانیشتوانی 600 کەسە و 150 ماڵی تێدایە زۆربەیان کاریاژەڵداری دەکەن مێژووی ئەم ئاواییە بۆ 4 سەدە بەر لە ئێستا دەگەڕێتەوە کەسێک لە بنەماڵەی سادات بە ناوی سەید مەحموود حوسەینی ئەو گوندەی ئاوەدان کردوتەوە زۆربەی شغڵم ئاواییە دامداریە تێدادێکیژی کەشاوەرزیان هەست لێ کەشاوەرزی ناچیزە لێرە دامداریە بە سوورەت گوستەردا کریە دامداریە جوان منتەقەی ساڵاو قوت بە دامداریە لە کنارم دامداریە مردم شغڵگەلێ تریشیان هەست وەک هەنگداری من خۆمیسا هەنگم هەست مەشغوڵم بە زەنبورداری و هەنگەکانمی سەها لە سنا ئەتوانم لێرە چونکە منتەقەکە منتەقەیەکی بکرە و منتەقەیەکی جوانە لە نەزەر غەنیبوون هەنگوێنەوە واقعاً هەنگوێنمان جز و دەرەجێکل هەنگوێن ئەتوانین بێژین ئێران نەکوستان منتەقەکەمان منتەقەیەکی بکر و جوان و لە نەزەر پوشی گیایی و دەرەجەیەکە لە کنارم دامداری و زەنبورداری وەمانیشا مردم کارێ لێتریان هەست ئاواییەلێکە لە دەوروبەرم منتەقەی ئێمە هەن ئەمە لەم تەرەف پاینمانە و ئاوایی دەورێشانمانەست گیزملمانەست قڵاولیانەمانەست لەم بەخشەم کێوسانمانۆ ئاوایی دەرەگاوان و نەرەسەڵەمانەست لەم قسمەتیشمانۆ دۆزەغەرە و دەرەویانە فارس ئیتر لێرە جز و منتەقەیل ئاخرە دیوان دەرەیە ئیتر دەرەویان فارسمان جێهێشت دەخواتە بەخشە مەریوان وشەی ساڕاڵ بە دوو وشە ناوی ئەبەن ساڕاڵ وشەی ئیسلاش و دەکەیەسی ساڵاڵیش وشەی مەحەلی بوو خاست پیانەوە منتەقەی ساڵاڵ یا ساڕاڵە خۆمان ئەم ساڕاڵە یانێ چە بە دوو وشە ناوی ئەبەن کە یەکێکیانێژن واقعەن ساردە منتەقەیەکی ساردەوی و ساردەسێرە کە ساڕاڵە توانێ بێژێ هەر لەو ساردەسێرەوە کە ئەم لە قەبیانەدایەپی بە عنوان ساڕاڵ یا وشەیە تریشی ئاوایی کە بە سادات زۆریتی ئەوە زۆر بێ ئاواییەکان ساڵاڵ سادات هاتە ئاوای کردەسەوە ئەمیشە توانێ بێژێ کە ئەم ساڕاڵە هەر بۆ سادات و لە قەبی گرتووی یا هەرە و ساردەسێریە ئەم دوانە 100% ئەتوانێت بۆ ئیسبات منتەقەی ساڵاڵ تێیدیکە چەند بۆچوونێکی دیکەش هەن کە ئاماژە بە مێژوویەکی کۆنتر دەکەن و پێیان وایە بەرلەزاین بەفرێکی زۆر ئەو ناوچەیەی داپۆشیوە و زۆربەی ئاواییەکە بۆ بەژێر بەفرەوە و ڕووخاوە تەنها ستوونی ماڵەکان کە کۆڵەکەیان پێوتووە ماوەتەوە دەڵێن ناوی گوندەکەش لەو ستونانەوە وەرگیراوە لەگەڵەوەشدا هەندێک گۆڕیان دۆزیوەتەوە کە بە کۆمەڵ مردووی تێدانێژاوە و ڕێوڕسمی ناشتنی بەر لە ئیسلام دەنوێنێت وڵا بۆ ئیسبات ئەمە کەم ئاوای قمەتی 2000 ساڵی هەست
شەواهدیە لێش شنیە لێ کەس کە ئایسەتوە لە هەر شوێنێم ئاوایی و خاکبەرداریەکەی سوفاڵیەرێک و ئاژێروێ لێ سوختە بەنایە لێ مەخروبە لە ژێر خاک و دەرەکەوێ ئەویش بە 2 متر ژێر خاک و لە هەر کوێنێکی و کە تۆ خاکبەرداریکەی دەرەکەوێ ئەمە یەک لە ئاسار قەورەکانیشە زیارەتانە لێ کۆنمانەست بەلە ئەم زیارەتانە کە ئێمە 400 ساڵ کەوتمان ئەمە زیارەتانی ئیسلامە کە ئێمە هەسمان وە لە زیارەتانە لێ تریشمانەست کە مردیەکانیان بە گردی خاست بە سوورە دانیشتن ناسە خاک ئێستا حەزەکەی ڕین ئەیبینین زیارەتانە لێکمانەست لە شوێنیە لێ کۆ لە شوێنی لە مختلف و لە ناوم ئاوایە دەرەکەوێ کە ئەم ئاوایە خدمەتی فرە قەدیمی هەست شێرتانگەرەکە شێرمانگەرەکە هاوراکەم خەتە بگەڕە براکەم پێی بگەڕە بردی ئەمە نێریا براکەی ئامەسەیە ئامەسە لە زەمان قەدیمە چونکە خەڵکە منتەقەی تر شغڵیان کە فەسڵیە ئیتر زمسان نەتوانن کە بێن و ناوماڵ لە ناوماڵا دانیشن ئیتر مردم دێهاتیش مردم منتەقەیە مەگشتی منتەقەیەکی خۆشن ناویەکە لە دەوریەکە دانیشن واقعەن شەویان بەکایل محەلی و ئۆگزەران ئەویش کایل محەلیان چی بوو هەر بۆ نمونە و گۆریابازی جەنابتە ئیسەیش هەر ڕایجە هەر بە کولی ئەسڵەن تێن دانیشن ئەیکەنە مسابقە لە ناو ئاواییەکانە تێن لە بن ئاواییەکانە دانیشین شەوانە کایەکە حتا تا نزیک سوحتوو لە کێشێ ئەنجامی ئان لەسەر 500 گۆریا 500 گۆریادانن کایەکی زۆر خۆشە کایەکە ئەسڵن فرە خۆشە ئەمە یەکێ لەو گۆریابازی ئەلمانە بوو جموجۆڵ لە ئاواییەکە بەردەوامە ژنانی ئاواییش لە دوای دۆشین یاژەڵەکان و هاوکاری پیاوەکانیان و بەڕێکردنیان کاروباری ئەو ڕۆژەیان دەست پێ دەکات پێش هەموو شتێک ئەو شیرەی دۆشی و یانە چەند بەرهەمێکی سپیایی لێ دروست دەکەن پورامینە دەستگایەکی تایبەتی لە باوانیەوە بۆ بەجێماوە و بەشێک لە کاتەکانی لەگەڵ ئەو دەستگایەدا بەسەر دەبات بەرهەمی سپیایی لێ دروست دەکات پاشان ئامادەکاری بۆ نانی نیوەڕۆ دەکات و گژ و گیاکێویەکانی کۆڵی هێناوە و وردە وردە دەیجنێت و کەلانەی لێ دروست دەکات لەبارەی ئیشوکاری ژنانی زەحمەتکێشی ئاواییەکەوە لێمان پرسی شەکی تەشوەکانمانە هاوکاریەکەین و لەوە دەوڵە دەدۆشین و کولێرەکەین و برساقەکەین و شیرەی لە خامەگیری و مەشکە ژەنین و ئەچین درە و دەستکەنەکەین و جۆڕنین و نۆکەڕنین و لە بای قەدیمی ئیسە فرە باش بووە فرە ڕەحەت بووە ئیسە نە سەنێرە نە سۆریایە نە مەشکە ژەندنە نە نانکردنە نە هەویرکردنە خامەگیریە مەشکە بەرقیە ئاغی ماڵەکەم گشتی ڕەحەت و سەحەت هەر ئەو دووسێ سەرە دۆڵتەسە ئەی دۆشین و ئەی نە خامەگیری و ئەی نە شیر بدە و نان ناکەین و هەویر ناکەین و سەنێ ناپێژین و ئاڵا ئاسمامۆزەیی فەرقی کردێ زەوی زارمان بوو ئەچین بۆ کێفتەکشوەکانمانە و نۆکمانە ڕنیە و جۆمانە ڕنیە و گەنممانە ڕنیە و کۆمەکمان پیانە کرد و لەوە بە وڵاق شەغرەیە کێشیە ڕۆژێ 5 وڵاقیان ناودۆ شەغرەمانە خست و وەگا ئاڵفیانە کوتا و ئەم خەرما کۆپی دار و بەردەنە و ئیسە لەخواوە زیاوی گشتی هەس و ڕەحەت و سەحەت و ئیسێژە حەق کۆمەکەکەینە پیاگامان نەچین بۆ کێڤیاریانەین و ئەمە کەرە و ماس و پەنێر و ڕەحەت و سەحەت و یەکێ دەوری 600 دەوەڵی هەز 50 هەز 70 هەز 80 هەز 90 هەز گشتی پێچیاوە و خەری ئەوەسە ئیتر ئایسەدەکشی ژنیشی ڕەحەت و سەحەت دایسە خۆ کارێکی نێژنی تر تا عەسر کار لای تا سعات 12 و 11 کارەکەن و لەوە لایتر نەهارە خۆن گشتی ئەخەوێت تا 4 وارە حتا شیر بدە وایە نەشیر بدە شیر بدەیش نەما ئەیتێرین ئەین ئەم لەم خام لەم دەستگا ئەی لەم خامەگیریە و ئیتە ئێوێتە پڕاوتی لە خام بێتە پڕاوتی لە گەورە خام ئەوەی وای دۆخەم تێکردێ ئەوە بیژەنە 3 کیلو 3 کیلو نیم کەرەی هاپیەوە لەوەلا ئەیتێری ناو سەرقی ئاواز ئەیتێری ئەیکەیتە ناو
دۆڵەتی هەوی چۆن ئەشێلیوە جۆرە ئەیشێلی وە خوێکۆ تەمیز لەوە لە ئەیتێری ئەخەیتە ناو ئەمە حتا ئەمە پڕ ئەوێ وەختێ پڕ بوو 40 شەو 50 شەو 40 شەو 45 شەو ئەشێ وە خوێوە بیخەفێنێ و کەرەوە خوێوە بخەفێنی لە جێ فێن کە دای بنی بۆ بانەوێ لەوە لا دوای ئەوە ئەیتێری ئەیتایەلیتەوە ئەیتر شیر بدە ڕۆی هەتا شیر بدە ئێنە شیر بدە لەوە لا ئەیتێری پەنێری لێ دروست دەکەین ئەیتێرین دۆی لێ دروست دەکەین دۆسەڵی لێ دروست دەکەین ئیتر دایانین ئەو دۆ چکە ئەیکەینە سەریە وەک ماس خەسەوێتەوە ئیتر دایانی هەتا بۆ زمسە ئیتر پاییز دایانی بۆ زمسان لێ کەفێتەوە زمسان ئیتر ڕۆنی لێ دروست دەکەیت و ئیتر مەشکە برقیە ئەیکەیت نا مەشکە برقی ڕەحەت و سەحەت و گشتی ئەژەنیت و ئاسوەحا سواری شوی معراج سیدی عالم محمد و آلی محمد صلوات خوای قسمتێن بە ناوە جوانەکانت بنەماڵەی ساداتی کۆڵ بنەماڵەیەکی ئاینداری ئاواییەکان بە دامەزرێنەری ئەم گوندەدا دەنرێن پیاوە گەورە و پیرۆزەکانیان لە تەنیشت ئاواییەوە ئارامگەیان بۆ دروستکراوە و دانیشتوانی ئێرە وەک پارێزەری ڕۆحی ئاواییەکە وێنایان دەکەن ڕۆژانە لە کاتی دڵتەنگی و نەخۆشی و گیرروگرفتی ڕۆژانەدا سەردانی ئەو مەزارگەیە دەکەن و فاتحای لەسەر دەخوێنن لەگەڵەوەشدا ئەگەر نیازێکیان هەبێت بە نزا و پاڕانەوە ئەنجامی دەدەن ئەوان باوەڕیان وایە کەسانی پیا و چاک و ڕوو لە خوددا بوون و دەتوانن شەفاعەتیان بۆ بکەن شەی مەحموود کۆڵ ئەولیایەک بووە مقەدەس و گەورە بووە لە سادات سەی عەبدولسەمەد توار بووە لە سادات حەزرەت حوسەین بووە واقعەن ئەولیا بووە کە من عمرم کەمە و خاس لە بیرم نایێت قەدیمان ئێمە باوکو باوە گەورەی ئێمە گەڕانیانەسۆ بۆمان بڵێ ئەم ئاوایی ئێمە شەی مەحموود کۆڵ ئاوانی کردێسۆ خۆی حدود 134 ساڵێکە فەوتی کردیە و مەرقە مەبارەکی لێرە بووە و چەندانە ئەولیای تر لە ئەولاد خۆی و لە برازای و لە گەورەگەل و لە سادات بەناو حاجی سەیفەتحوڵای تەیناڵ کە لە تەیناڵا بووە فەوتی کردیە فەرموویە بمونۆ زیارەت باوام لە کۆڵا ئەویش ها لە خزمەت سەی مەحموود کۆڵا و لە ناو مەرقەیەکە تابوتەکە هاوە مل جەنازەی قەورەکەی حاجی سەیفەتحوڵاوە کە 3 دەفە چووە سە بارەگای مەکە و مەدینە بەپا 3 حەجی فەرمووە و ئەولیاکان دریەکیان حاجی سەیباقی بووە 36 ساڵ لە ژێر خاکا بووە لە کورسانە هاتیێسە خەو کوڕێکی بەناو محەممەد سلمان فەرموویە ڕۆڵە من جەنازەکەم کەفتێسە بەر زیارەتەکەم کەفتێسە بەر نەخشەی دەوڵەت و لۆ دەرم تێرێ بموەرۆ کۆڵ ئەویش بەیانی هەڵسا خەوەکەی گەرانیەسە و چەند نەفەرێ لە قەومان و لە خوێشان و لە کەسان و خەڵک ئاوایی چوون جەنازەکەیان دەرهاوردێ من خۆم حزورەن دیمە چاوم بیکەفتێ لە زەمان شاب و 7 ماشین لە وەختا لە پسەرە و جەنازە هاتۆ کۆڵ و ئەویش زیارەت مبارەکی ها لێرە بەناو یەکێتر لە گەورەیە سەی نەجمەدین و کۆڵ باوک ئێمە ئەوان برا بوون باوک حاجی سەی خەلیل بەناو سەی نەجمە ئەویشەر ئەولیایەک بووە کە دوعای هەمیشە لای خوا قبوڵ بووە بەعدەوە ئێمە لە ساداتمان بەناو ئاسەی شەمسەدین حوسەینی فەرزەند سەید ساڵحا جەراح بووە جەراحی واقعەن
بەناوبانگ بووە دکتەرێ بووە لە ناو کوردەواریە ئەو دکتەرە مەشهور وە لە تاران و لە کەرەج و لە شارەکان و لە هەورامان و ئەهاتن شکسەیان هاون بۆ لای بە قودرەت ئەولیا دەست مبارەکی ئەگەیە ئەو شکسە و ئەو شکسە خۆشەوی و دیسکەمەر و شکسە و ئەمانە بەدەستە و ئاسان و ئەویش فەوتی فەرموو ئیتر چرا قوژیاوە وەکیشە دکتەر نەوە نەخۆشیندارێکی بوو هەڵسا ئەو ئینسانەکە یا باوکی یا خێزان عەزیزی یا ئەولادێ عەزیزی نەخۆش کەفتەیە مردن هاتووە ئەم مەرخەت مارەکە لێرا بووە لە ناو مەرخەکە خەوی لێ کەفتەیە هەڵسا ساق و سەلیم چەند بارەها ئەمانە من خۆشم بە چاو خۆم دیمە یەک نەفەر حتا لەم ئینقلابا پێشمەریە بوو باسییان کریا ناو سەی مەحمووی بوو 3 شەو و 3 ڕۆژ جوانی بەسیە ئاوایی گشتێزان هات لە مەرخەیە خەفت ڕاشەڵەتیا هاوارێکە یاسەی مەحموو کۆڵ گژوگیای بەهارە لە زۆربەی گوندەکانی کوردستاندا سوودی لێوەردەگیردرێت. دانیشتوانی ئەم گوندەش بەشێک لە پێداویستیەکانی ڕۆژانەیان لەم وەرزەدا گژوگیای بەهارەیە وەکو کەنگەر، بەنا، گیلاخە، ڕێواس و قارچکی سروشتی. گرنگترین ئەو بەرهەمانە لەم وەرزەدا کە بایەخیان پێدەدرێت ئەو بەرهەم و گژوگیا بەهاریە سروشتیانن. کڕیارەکان ڕۆژانە لە شاری سنەوە دێنە ئەم گوندە و بە جوملە بەرهەمەکانیان لێ وەردەگرن و دەیگوازنەوە بۆ ناو بازاڕی شار و لەوێ ساغی دەکەنەوە. ئێمە ئەم گیاداریوێلەکە لە کێف و کێفوانەکان زەحمەتە کێشن ئەیتێنەوە ئێمەش بە سوورەتی عومدە خەریداریەکەین لەوان و ئەیتێرینە شارسنە بە دوکاندارەکان لەوێ و فرۆشەکەینە ناو بازار لە 11 فەروەردین یعنی دوای ڕۆژی تعتیلاتی 11 بەدەر مردمی خەڵکاوایی ئەچن بۆ کێف کە شروعەکەین بەم کارە تا 5 بورج 3 تا مەسەن ئەوەڵە بورج 3 تر 5 ڕۆژ 10 ڕۆژ تا ئەو موقع ئدامەی هەیە تر هەر سریە بە نەحوی سرێکی گیلاخە تێرێ بەنا قارچێک لوشەوە هەرچ تر ناو دوکانەکە کە هەیە ئیتر 100% کە شغڵێکی عالیە و بەسڵاوە دەر خەڵکی ئاوایی خۆ ئیسفادەی لێەکە گوڵە زروانمان هەیە شنگمان هەیە گیلاخەمان هەیە خنگەرمان هەیە قارچێکمان هەیە بەنامان هەیە لوشەمان هەیە ڕێواسمان هەیە ئیتر چەند نەوعێل داروی تر گیاییمان هەیە کە بەکو گەز نەوشتەکە ئیترەوان نییە لە تەوان ئێمە کە مەسەن تەوزیعی بازاڕیکەن یا بەفرۆشیگەین ئێمە دەرکول چار لە منتەقەی خۆمانە چەند نەوع قارچێکمان قارچێک گیاینەمانەست قارچێک تۆسیمانەست قارچێک چنارمانەست قارچێک گیاینە مەسەن ئەم قارچیتە قارچێک کەمە خاسترینە لەم قارچێک کەمە ئەدە ناوخۆی ها بەخۆی لە قەو لە بن کەما سەوزە یان لە شوێنێ لە کاپێژن کەچەڵە لە ناو کەچەڵەلا ئەوی شەر کەسێ کە بتوانێت کاری ئەوە بێ بتوانێت بیترێ هەر کەسێک کە ناتوانێت قارچکیش بێت ئەوی زەحمەت و دەردسەر خۆی هەست زاسە لە ئاوایی وەکو کۆڵا شاید بە شتێکە بەسەن دروست بتوانن گیابێنن 10 نەفەر لا 12 نەفەر بتوانن واقعاً قارچک بێرن ئەنا هەستمان ئەسان نیم کیلو 2 کیلو 5 کیلو ئەوانە بێرن مهم نیە وەلێ چرای مشتریمانەز 10 کیلو تێرێ 8 کیلو تێرێ 5 کیلو تێرێ ئێتر لەوانە کە بتوانن قارچک خاص بێرن نەهایەتی 9 نەفەر لا 10 نەفەر لە ئاوایی وە کۆڵە کۆڵ و دۆزەغەرە و دەرەویان وتم چەند ئاوایی مەسەن کار و کاسمیان لەبارە ئەکسەرەتە مەس ئەسێمە قارچک لێرا بە کیلوی 75 من 70 من 80 من ئەوە خەریدارن مشتریمانە سەچە لە ڕۆژێکا 5 کیلو 8 کیلو 4 کیلوەوە قارچک تێرێ لەخوا بە زیاوی خراو نییە بۆ مێشەر بەو جۆرەکە مەسەن 4-5 نەفەر جەماوەریەکەین وترە تێ نەسارسنە لەخوا بە زیاوی خراو نییە ئاوایی کۆڵ گوندێکی دوورەدەستە و بەهۆی بوونی مەڕووماڵاتێکی زۆرەوە کاروباری ڕۆژانەیان زەحمەتە و ماندووبوونی لە دوایە کەمتر دەتوانن بچنە دەرەوەی گوندەکەیان لەگەڵەوەشتا ئابووریەکی سربەخۆیان هەیە بەشێکی زۆر بەرهەمی سپیایی بۆ دەرەوەی خۆیان بەرهەم دەهێنن.